کۆمەڵگای کوردەواری بەوە دەناسرێتەوە هاموشە و پەیوەندی کۆمەڵایەتیەکان تێیدا بەهێزە بە تایبەتتر لە جەژنەکان کە گرنگجێکی زیاتری پێدراوە لەم ڕۆژانەدا هاوڵاتیان دڵخۆشن بە بەسەربردنی کاتێکی خۆش لەگەڵ خزم و کەسوکار و دەرودراسەیاندا. یا ڕەبی ئەو جژنە بەبتەمایی خێر و خۆشی لە وڵاتەکەمان لە جەمیعی مسلمانان ئینشاء الله. مامۆستایەکی ئاینی پێی وایە ئەم جەژنە دەکرێت ببێتە دەرفەتێک بۆ نوێکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و بەجێگەیاندنی سیلەی ڕەحم کە لە ڕووی ئاینیەوە بە ئەرکێکی پیرۆزدا دەنرێت. جەژن بە عیلاقات و بە سەردانەوە خۆشە. شیعاری جەژن ئەوەیە ئەتو سەردانی خەڵکی بکەی، سەردانی جیرانت بکەی، سەردانی برادرت بکەی، سەردانی خزمانت بکەی. ذلك وما يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. براستي أو نشاني تقوايا جژن بعلاقات بسرداني كردني يكتري رازا وتردبي وإيمانك بقوة تردبي ومحبة خوشويستي لنيوان مسلمانان لكومالغاي إسلامي زياتر دكا وتوشي خير وبركة ورحمة خواي قوردبن بواسطة أو علاقات أو هامشو أو سرداني كلو جژنانا إنسان سرداني يكتري دكا. پسپۆڕێکی کۆمەڵاسیش باز لەوە دەکات پێویستە جەژن بکرێت بە وەسیلەیەکی باش بۆ پێداچوونەوە بە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کە ئەماش کاریگەری باش لەسەر ڕەفتار و دەرونی تاکەکانی کۆمەلگا دادەنێ دەشڵێت واز لە ئامێرە زیرەکەکان بێن و وەرێن پەیوەندیەکانتان نوێ بکەنەوە. ئێمە کاتێک لە کوردەواری دەڵێن ئەوەی لەبەر چاوانە لەبەر دڵانە، هەر ئۆتۆماتیکی مەسەلەن ئەوەی لە یەکتریدا دەبڕێن ماوەیەکی تر زۆر هاتوچۆ یەک ناکەن ئەگەر خزمی نزیکی یەکیش بن سار دەبنەوە پەیوەندیەکانیان لاواز دەبێ هەز بە تەنیایی دەکەن و لە هەمووی خراپتر ئەوەیە زۆر جار وەسوەسەی شەیتان وایان لێ دەکا کە لێک دوورکەوتونەوە یەکتری تۆمەتبار بکەن بەوەی ئەو ڕەحمی ساردە و ئەو سەردانم ناکە. ئێمە لە ڕاستیدا دەبێ ئێمە پێشدەستی بکەین تاکو خەڵک وەڵاممان بداتەوە. ئەگەر وەڵامیشی نەداوە ئەمە خێری خۆمان دەگاتێ. نابێت چاوەڕێ ئەوە بکەین خەڵک سەردانمان بکە و چاکەمان لەگەڵ بکە و ئەو جا چاکەی لەگەڵ بکەینەوە. لە ژیانێکی واقعیدا بژین تێکەڵی یەک بینەوە بە تایبەتی ئەو کەسانەی کە ماڵ و منداڵمان سوودیان لێوەردەگرن دوو قسەی خێریان لێ فێر دەبن. لە ساڵانی ڕابردوو بەوەی هاتنی ڤایرۆسی کۆڕۆناوە زۆرێک لە ساردبوونەوە بەدی دەکرا بەوەی خۆپارێزی هاوڵاتیان، بەڵام لەم جەژنەدا خەڵکی بە گەرموگوڕیەوە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیان بەجێ دەگەێن و بەڵێنی بەردەوامبوون لەسەر نەریتە باش و چاکەکان دووپات دەکەنەوە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.